بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵم لە حەڵقەیەکی دیکەی بەرنامەی دیاردە و دەروون پێتان شادمەوە بۆ ئەوەی چەند زانیاریەکی دیکە دەربارەی تەندروستی دەرونی پێشکەش بە بەڕێستان بکەم. هەوڵ دەدەین لەم بەرنمەیە لە تەوەری یەکەمدا تیش بخینە سەریەکێک لە بابەتە هەرە هەستیارەکانی ناو بواری تەندروستی دەرونی کە ئێستاش بۆ بەیەکێک لە نەخۆشیەکانی سەردەم ئەویش نەخۆشی خەمۆچیە. بۆم تەوەرە هەوڵدەین چەند پرسیارێک هەیە وەڵامیان بدەینەوە و زانیاری پێویستیان لەسەر پێشکەش بکەین. هەوڵدەین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئایا خەمۆچی چییە؟ ئایا کاتێکەوە کەسێک دڵی تون دەبێت و ئەمە پێڵین خەمبارە ئەم خەمباری فەرقی چیە یاخود کاتڵین خەمناکە فەرقی چیە لەگەڵ خەمۆچی وەکو نەخۆشی؟ ئایا هەر کەسێکەوە خەمۆچیەکی سادەی هەیە بۆ توانین ئەمە پێڵینەوە نەخۆشە؟ ئایا پێویستی بە چارەسەری هەیە ئەمە؟ و ئایا ڕێژەی بەربڵاوی نەخۆشی خەمۆچی بە شێوەیەکی گشتی چەندە؟ و جیاوازی لە نێوان نێر و مێ و هەروەها لە نێوان تەمەنە جیاوازەکان چەندە بۆ توش بوون بە نەخۆشی خەمۆچی؟ ئایا کەسایەتی ناودارەکانی جیهانیش تووشی نەخۆشی خەمۆچی دەبن؟ و ئایا پەیوەندی چیە لە نێوان نەخۆشی خەمۆچی و کەشوهەوا و هەندێک دیاردەی دیکەی کۆمەڵایەتی وەکو بەکارهێنانی وەکو گرفتە کۆمەڵایەتەکان و بەکارهێنانی هەندێک لە مادە هۆشبەرەکان و ئەلکوهول و دوجار ئایا نەخۆشی خەمۆچی پەیوەندی لەگەڵ دیاردەی خۆکوشتندا چۆنە؟ هۆکارەکانی نەخۆشی خەمۆچی چین و ئایا گرنگترین جۆرەکانی کامانن و شێوازەکانی چارەسەری نەخۆشی خەمۆچی چیە؟ ئێوەی بەڕێزی شەتوانن لە حەڵقەکانی داهاتوش ئەگەر هەر سەرنج و تێبینێکتان هەبوو لە ڕێگە و ئیمەڵێکەوە لە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکە دەرەکەوێت ئاگا دەرمان بکەنەوە بۆ ما بنێرن. کاتێک دەینە سەر پێناسەی نەخۆشی خەمۆچی یاخود خەمۆچی بە شێوێکی گشتی دەبین کەوا وا پێناسکراوە بریتە لە دۆخێک کە تایدا ئەو کەسەی ئەم دۆخەی هەیە جۆرێک لە داتەپین لە میزاج و هەروەها لە ئەحساسەکانی دروست دەبێت واتە بە شێوەیەکی گشتی بارێکی خەمناچی دەرونیە کە تێیدا ئەو کەسەی کەوا تووشی بووە تووشی جۆرێک نەک تەنها سستی دەرونی بەڵکو تەنانەت لە هەڵسو کەوت و لە ڕەفتار و لە ئەحساسەکانیشی ئەم سستیە بەدەردەکەوێت و هەروە هەندێک جار لەوانەیە لەگەڵ یا هەندێک نیشانەی جەستەییش ڕووبدات. بەڵام کێشەیەک هەیە لە پێناسەی نەخۆشی خەمۆچیدا ویشەوەیە ئایا هەر کەسێک تووشی حاڵەتێکی خەمناچی یاخود خەمباری بوو ئێمە دەتوانین بڵێن ئەمە نەخۆشی خەمۆچی هەیە و پێویستی بە چارەسەری و بە سەردانی پزیشکی دەرونی هەیە. بۆیە هەر لە سەرەتاوە من پێم باشە بەراوردکاریەک بکەین لە نێوان یاخود جیاوازیەک بکەین لە نێوان خەمۆچی وەکو نەخۆشیەک وەروەها خەمناچی یاخود خەمباری کە دیاردەیەکی ئاسایی ژیانی ڕۆژانی هەموو مرۆڤێکی ئاساییە بۆ ئەوەی تووشی هەڵەتێک گەیشتن نەبین لەم دوو زاراوەیە. هەر یەک لێمە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی هەر دیاردەیەکی نەخوازراوی ژیانی ڕۆژانە بۆی هەیە تووشی جۆرێک لە خەمۆچی و هەروەها خەمباری دەرونی بێت نامرتاح بێت و دڵیتون بێت و پێویستی بۆ بێتکەوا بۆ ماوەیەک بەتەنیا بێت یاخود قسە لەگەڵ خەڵک نەکات یاخود ئەو کاردانەوانێک کە دوایی دێمەسەری لە نیشانەکان تووشی بێت. بەڵام مەرج نییە هەموو ئەم حاڵەتانە بە نەخۆشی لە قەڵم بدرێن کەواتە بۆ ئەوەی ئێمە هەموو حاڵەتێکی خەمناچی بە خەمۆچی بە نەخۆشی خەمۆچی لە قەڵم بدەین پێویستە بزانین ئەوانەی کەوا نەخۆشی خەمۆچیان هەیە ئەم نیشانانەی خوارەویان هەیە بۆ جیاکردنەوەیان لە خەمباری. لە گرنگترین فاکتەرێک بۆ دەستنیشانکردنیەمانە ماوەی نەخۆشیەکەیە واتە لە کاتی خەمباری و خەمناچی ئاساییدا ماوەی ئەم خەمباریە بۆ ماوەیەکی کورتە لەوانەیە چەند سەعاتێک بۆ چەند ڕۆژێک بێت بەڵام ناگاتە 2 هەفتە. هەروەها نیشانەکان ئەوەندە تون نین کەوا لە کەسەکە بکات بیر و بۆچوونی خراپی وەکو خۆکوشتن و مردن و مەرگ و بێزاری لە ژیان و ئەمانەی بۆ بێت. وەروەها بە هەندێک پرەنسیپی ئسادەی چ چارەسەری چ ژیانی ڕۆژانە هەموو شۆکردن لەگەڵ خەڵک لەگەڵ هەندێک ڕەفیق و هاوڕێ لەوانەیە چارەسەر بکرێت. ئەمە جگەلەوەی کەوا کەم وایە نەخۆشی کەم وایە حاڵەتی خەمۆچی ئاسایی یاخود خەمباری ئاسایی نیشانەکانی تری جەستەیی و ئەوانەی لەگەڵایە بەڵام لە کاتی نەخۆشی خەمۆچیدا نیشانە جەستەیەکانی هەندێک جار بەدەردەکەون و کەسەکە تووشی نامرتاحیەکی زۆر دەکات و ئەو کاتە پێویستی بە چارەسەریشەیە کەواتە مەرج نییە هەموو خەمباریەک نەخۆشی بێت و دوایی دێمە سەر نیشانەکانی خەمۆچی وەکو نەخۆشی یەکێکە لە نەخۆشە هەرە باوەکانی ناو کۆمەلگا و لە هەموو کۆمەلگاکانی سەرڕووی زەوی نەکەر بە تەنها لە کۆمەلگای کوردیدا و ئەوەی کە تا ئێستا ئێمە ئەو داتا زانستیانەی لە بەردەستی ئێمەدان ئەوە دەخەنە ڕووکە نزیکەی 3 بۆ 5% تێکڕای دانیشتوانی سەر گۆی زەوی
نەخۆشی خەمۆچیان هەیە و بەدەست نیشانەکانی نەخۆشی خەمۆچی دەناڵێن. دیارە ئەم ڕێژەیەکی زۆرە واتە لە هەموو 100 کەسێک تۆ 3 تا 5 کەسێک ئەم نەخۆشییان هەیە کە ڕەنگە پێویست بە چارەسەری بکات. بەڕێزان بەداخەوە نەخۆشی خەمۆچی یەکێکە لە نەخۆشە هەرە باوەکانی ناو کۆمەلگا و ئەمە تەنها تایبەت نییە بە کۆمەلگای کوردی بەڵکو لە سەرتاسەری دنیا ئەم نەخۆشیێکی باوە تەنانەت زۆرێک لە سەرچاوەکان بە نەخۆشی سەردەم ناوزەری دەکەن. ئەم نەخۆشیە و لە سەرچاوەکان باسکراوە کاوە 3 بۆ 5 لە سەدای تێکڕای دانیشتوانی سەرگۆی زەوی ئەم نەخۆشییان هەیە واتە لە هەموو 100 کەسێک 3 تا 5 کەس بەدەست نیشانەکانی ئەم نەخۆشیە دەناڵن و هەروها سەرچاوەکان باسی ئەوەش دەکەن کەوا نزیکەی 10 بۆ 20 لە سەدی هەموو دانیشتوانی سەرگۆی زەوی لە ڕۆژێک لە ڕۆژانەکان یاخود لە ساتێک لە ساتەکانی ژیانیان تووشی نەخۆشی خەمۆچی دەبن. دیارە ئەم ڕێژانە کە باسمان کرد بە شێوەیەکی گشتی لە ئافرەتان زۆر زیاترە لە پیاوان دەتوانین بڵین 2 بەقەت پیاوانە واتە ئەو ئافرەتان 2 ئەوەندەی پیاوان تووشی نەخۆشی خەمۆچی دەبن. ڕەنگە کەسێک پرسێت هۆکاری ئەمە چییە لە ئافرەتان ئەم نەخۆشیە زیاترە چەندین هۆکار لە سەرچاوە زانستیەکان خرانەوەتە ڕووکە من لێرە هەندێکیان باز دەکەم. ڕەنگە گرنگترین هۆکارێک مەسلەی منداڵبوون و ئەو گۆڕانکاریە هۆرمۆنی و بایۆلۆژیانە بێت کە لە جستەی ئافرەتێکی دووجیاندا ڕوودەدات. بۆیە ڕەنگە ئەمە هۆکار بێت بۆی ئەو کەسە تووشی گۆڕانکاریەکی بایۆلۆژی لە تێکڕای سیستمی تەندروستی ببێت و تووشی نەخۆشی خەمۆچی بێت. هۆکارێکی تر کە من پێم وایە گرنگەوە پێویستە باز بکرێت ئەوەیە لە هەندێک جار لە ماوەی سووڕی مانگانەش دیسان هەندێک گۆڕانکاری لە تێکڕای هۆرمۆنەکان ڕوودەدات و ئەو کەسە لەوانەیە تووشی هەندێک لە نیشانەکانی خەمۆچی بێت کە من دوایی دێمەسەری بۆی دەبین بەشێک لە ئافرەتان و لە خانمان لە ماوەی سووڕی مانگانەدا چەند ڕۆژێک پێشەو سوورە هەندێک لە میزاجیان تێکە چێتوە لەوانەیە عەسەبی بن و لەوانەیە تووشی خەمۆچی بن. جا بۆیە دەڵێن ئەمەش هۆکارێکی ترە. هۆکارێک تریش کەم پێم وایە زیاتر پەیوەندی بە کولتور و کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکانەوە هەیە ئەو سیستم و ئەو عقڵیەتی داپلوساندن و هەروها چەسانەوەی ئافرەتە ئەوێکەوە ئافرەت وەکو پیاو لە زۆر لە دۆخەکاندا فرسەت و چانسی ئەوەی پێنادرێت وەکو پێویست خۆی دەربڕێت و ممارەسەی ژیان بکات و خۆی دەخواتەوە دەچێتەوە ناو خۆی و قورسایەکانی ژیانیشی چ لە کۆمەلگا پێشکەوتوەکان چ لە کۆمەلگاکانی ئێمەش زۆر لە سەرشانی بەخێوکردنی منداڵ و گیانی دواتر بەڕێوەبردننی کاروبارەکانی ناوماڵ هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەیەوە ئافرەتان زیاتر لە پیاوان تووشی نەخۆشی خەمۆچی بن. دیارە بە پێویستیشە ئەزانم کەەوە باسی تەمەنەکان بکەم ئایا نەخۆشی خەمۆچی جیاوازی هەیە لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی تر بێگومان سەرچاوەکان و ئەوەی کە ئێمە لە ژیانی ڕۆژانەی پراکتیزەکردنی بواری تەندروستی دەرونیی بینین ئەومان بۆ ڕووبۆتەوەکەوە زۆربەی تەمەنەکان بۆیان هەیە تووشی نەخۆشی خەمۆچی بنیانی تەنات منداڵانیش لە تەمەنی 6 ساڵی و 7 ساڵی ئەگەرچی زۆر کەمە بۆیان هەیە تووشی نەخۆشی خەمۆچی بن و تەمەنە گەورەکانیش بەڵام بە شێوەیەکی گشتی لە 150 ئەوانەی نەخۆشی خەمۆچیان هەیە دەکەونە نێوان تەمەنەکانی 20 ساڵی بۆ 50 ساڵی و زیاترینیشیان لە کۆتاییەکانی تەمەنی 20 ساڵی واتە لە 30 ساڵی و بەرەوسەرەوە تووشی ئەم نەخۆشیە دەبن کە هیوادارم هەر هەمووتان لێی دوور بن. بە شێوەیەکی گشتی هەموو وەکوتمان هەمومان لە بەردەمی ئەوەداین لە ڕۆژێک لە ڕۆژان قۆناغی لە قۆناغەکانی ژیانمان تووشی نەخۆشی خەمۆچی یاخود دەر نەخۆشیێکی دیکەی دەرونی بین بەڵام دیارە کۆمەڵێک پێوەەر هەن و کۆمەڵێک کەسایەتی هەن کۆمەڵێک جۆری کەسایەتی هەن کە زیاتر لە کەسانی تر تووشی نەخۆشی خەمۆچی دەبن. ئێستا بە وەڵامی ئەو پرسیارە بینەوە ئایا چێن ئەوانەی زیاتر تووشی نەخۆشی خەمۆچی دەبن. بە شێوەیەکی گشتی ئەوانەی کەوا لە خانەوادەکەیان نەخۆشیەکی خەمۆچی هەبێت بۆ منە کەسێک لە ئەندامانی خێزانەکەیان نەخۆشی خەمۆچیان هەبوو بێت یاخود مەرزنی هەموو جارە نەخۆشی خەمۆچی نەخۆشیەکی دیکەی دەرونیش لە بەردەم ئەگەری ئەوەدان کەوا تووشی نەخۆشی خەمۆچی بن واتەیەک لە هۆکارە گرنگەکان بریتە لە هۆکاری بۆ ماوە و هەروەها هۆکارێکی تریش یاخود ئەوانەی کەوا ناسۆریەکانی سەردەی منداڵیان هەبێت ئەو مناڵانێکەوە لە قۆناغێکی زووی ژیانیاندا تووشی کۆمەڵێک لە ناسۆری و نەهامەتی و خراپ مامەڵەکردن و سەرکوتکردن و لێدان و هەموو ئەم بارانە بوون بۆیان هەیە لە داهاتوودا تووشی نەخۆشی خەمۆچی بن و هەروەها باری خێزانی هۆکارێکی تری گرنگە بۆ نمونە سەرچاوەکان باسیەوە دەکەن ئەوانەی کەوا خێزاندارن کەمتر
لەوانەی کەەوە خێزانەکانیان یاخود هاوسەرەکانیان لەدەستداوە تووشی نەخۆشی خەمۆکی دەبن و ئەمانیش کەمتر لەوانە تووشی دەبن کەەوە ئەسڵەن زەواجیان نەکردووە واتە باری خێزانی ئەوانەی کەوا خێزاندارن وەکو فاکتەرێکی بەهێزە بۆ توش نەبوون هەندێک جار بە نەخۆشی خەمۆکی ئەوانەی کەوا کەسێکی نزیک لە دەست دەدەن لە خانەوادەکەیان بەهۆی هەر هۆگا و کارێک بێت بەهۆی هەر بارودۆخێکی نەخوازراو بێت یا خوازراو ئەوە لەوانەیە دیسان ئەم خەڵکانە لە بەردەم ئەگەری ئەوەدان کەوا تووشی نەخۆشی خەمۆکی بن وهروەها بەڕێزان لەوانەیە جگە لەمانە هەندێک فاکتەری دیکەی بایۆلۆژیمان هەیە بۆ منە هەندێک گۆڕانکاری لە سیستمی بایۆلۆژی وەکەوەی کەوا پێشتر باسمان کرد بەرزبوونەوە و نزمبوونەوەی هەندێک مادە و هۆرمۆن یاخود لەوانەیە هەندێک جار بەکارهێنانی هەندێک لە مادە و هەندێک لە دەرمان بۆ خۆی هۆکار بێ بە توژبوون بە نەخۆشە دەرونیەکان بۆ نمونە یاخود بە خەبۆنچی بۆ نمونە ئەلکوهول کاتێکەوە بە ڕێژەیەکی زۆر بەکاردێت ئەو کەسانە تووشی ئیدمان دەبن دووبارە مەش هۆکارە بۆەوەی کەوە ئەم کەسە تووشی خەمۆکی بێت لە داهاتوودا یاخود هەندێک جاری تر ئەو کەسانەی کەوە نەخۆشیەکی درێژخایانیان هەیە بۆ نمونە نەخۆشیەکانی دڵ نەخۆشیەکانی پێست هەر نەخۆشیێکی تکەی درێژخایەن کەمایی ناسۆری و ناڕەحەتی بێ بۆ ئەو نەخۆشە لەوانەیە لەگەڵ یا لە داهاتوودا ئەو کەسە تووشی نەخۆشی خەمۆکی بێت و دیسان جارێک تریش دێمەوە دەڵێم هۆکارە کولتوری و ئابووری و سیاسیەکانیش فاکتەری گرنگن و ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو دەبینین کەوە لە هەندێک لە قۆناغدا لە ئەوروپا و لە ئەمریکا و تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەهۆی بوونی هەندێک کێشەی سیاسی و کولتوری گەورە و ئابووری گەورە خەمۆکی دەبێت یەکێک لە گرفتەکان ئەوەی جێگەی سەرنج و تێبینی ئەوەیەکەوە هەمیشە بە پێچەوانەی بۆچوونی ئێمە لە کاتی شەڕ و شۆڕەکان نەخۆشی خەمۆکی ئەو کاتە دەرناکەوێت بەڵام دوای تەوابوونی شەڕ دوای تەوابوونی کارەساتەکان و دوای خەڵکدانی شێبیرە کاتەوە چی ڕوویداوە دەگاتەوە قەنەعەتێک کە زەرێکی زۆری گیانی کردووە زەرێکی زۆری مادی کردووە چیتر ژیان وەکو جاران نییە بۆیە ئەو کاتە نیشانەکانی خەمۆکی بەدەر دەکەون بۆیە بەلاتان سیر نەبێ کاتێک دەبین لە کاتی شەڕە گەورەکان خەڵک زۆر ناڵێ من خەمۆشیم هەیە چونکە ئەو کاتە زیاتر سەرقاڵی دەرباسکردنی گیان و گیانی خۆی و گیانی ئەزیزانی خۆیەتی زیاتر سەرقاڵی ژیانە بەڵام کاتێک ئەم شەڕانە کۆتاییان پێدێت اینجا دەبین نیشانەکانی خەمۆکی بەدەردەکەون ئەمەش لە سەرچاوە زانستیەکان زۆر بە ئاشکرایی باسکرا و خراوەتەوە بەڕێزان ئێستا پێویستی زانم باسی گرنگترین نیشانەکانی نەخۆشی خەمۆکی بکەم بۆ ئەگەر خوا نەخواستە کەسێک لە ئێمە یاخود لە کەسە نزیکەکانی ئێمە تووشی ئەم نیشانە بوون ئاگاداریان بین و هەروەها هانیان بدەین بۆ ئەوەی چارەسەری بکەن و لە ڕێگەی دروستەکانی چارەسەری دەرونی گرنگترین نیشانەیە و گرنگترین تەوەرێک لە نیشانەکانی نەخۆشی خەمۆکی ئەوەیە ماوەی نیشانەکان ئێمە هەمیشە وەکو پزیشکانی دەرونی دەڵێن ئەگەر بێت و نیشانەکان لە 2 هەفتە کەمتر بوون ئێمە بە نەخۆشی لە قەڵەمی نادەین واتە زۆر گرنگە کەەوە ئەو نیشانانەی من دوایی دێمەسەری بۆ ماوەی 2 هەفتە هەبن لای ئەو کەسە ئینجای ماڵێن نەخۆشی خەمۆکی هەیە وهروە خاڵی شتێکی گرنگ ئەوەیە ئەم نیشانانە بەهۆی بەکارهێنانی ئەلکوهول و هەندێک مادەی تر نەبن چونکە هەندێک جار ئەو مادانە خۆیان وا دەکەن ئینسان تێکچوونێک لە مزاجی ڕووبدات ئەم دوو خاڵە زۆر گرنگن اینجا ئەگەر بینە سەر گرنگترین نیشانەکان ئەوە نزیکەی 12 نیشانەیەکن و پسپۆڕانی پزیشکی دەروین لەسەرەوە کۆکن کە دەبێ بەلایانی کەم 5 لەم نیشانانە بۆ ماوەی 2 هەفتە لە کەسەکەدا هەبن گرنگترین ئەو نیشانانش یەکەمیان نەبوونی میزاج و داتەپینی میزاج واتە ئەو کەسە خەمباریەکی زۆر خەمناکیەکی زۆر دای دەگرێت دووەم نیشانە بریتێ لەوەی کەەوە ئەو کەسە وەکو جاران چێژ لەو شتانە وەرناگرێت کە جاران چێژی لێوەرەکرد بۆ نمونە جاران حەزی لە میوزیک بووە حەزی لە وەرزش بووە ئێستا هەست دەکە وەکو جاران بەلایەوە گرنگ نییە میوزیکی نوێ چیە لە بازاڕەکان یاخود جێ لێ بگرێ بەلایەوە گرنگ نییە تیمێکی وەرزشی یاریەکان دەباتەوە واتە چێژ وەرناگرێەوە بەلاشیەوە مهم نییە ئەو بابەتانەی کەوا جاران لەلایەوە مهم بوون و زۆریش گرنگی بە شتەکان نادات جاران بابەتێک هەبوو کە جێگەی گرنگی پێدانی ئەو بوو چیتر ئەم بابەتە جێگەی گرنگی پێدانی ئەو نییە و هەروە حاڵەتێکی دیکەش ئەوەیە یاخود نیشانەیەک کە ئەوەیە ئەو کەسە خواردنی تێکەچێت ئەجا هەندێک جار لەوانەیە زۆر بخوات وانە جاریش لەوانەیە کەم بخوات هەردووچی لە نیشانەکانی خەمۆکیدا هەیە بۆیە دەبینین ئەوانەی هەندێکیانیانەوە تێ زۆر قەڵەو دەبن یاخودش ئەوەیە لاواز دەبن بە شێوەیەکی گشتی لە بەر تێکچوونی ئەم خواردنە و هەندێک جاریش نیشانەیەک کە بریتێت لە تێکچوونی خەو بۆ نمونە کاتێک سەردانی ڕەفیقێکی دەکات بۆی بازدەکەیان خۆی هەست دەکاتەوە
لە جاران زیاتر دەخەوێت یاخود بە یەکجاری خەوی تێکچوو هەردوو لە نیشانەکانی خەمۆکی حساب دەکرێن. نیشانەیەکی کە ئەوەیە ئەو کەسە تێکەڵ بە خەڵک نابێت، ینی چیتر وەکو جاران ئەو کەسە کۆمەڵایەتی نابێت، ناڕوا بۆ ئاهەنگەکان، ناڕوا بۆ بۆنەکان، ناڕوا بۆ تەعزیەکان، ناڕوا بۆ سەردانی ڕەفیق و دۆست و خۆشەویستانی. ئەم تێکەڵ نەبوونە و گۆشە گیربوونەش نیشانەیەکی دیکەی نەخۆشی خەمۆچیە. و هەروەها نیشانەیەکی تر بریتێ لە سستبوون و کەمبوونەوەی چاڵاکیە عەقلی و جەستەییەکانیش. بۆ نمونە زۆرێک لە نەخۆشەکانی خەمۆچی باسیەوە دەکەن گلەیلەوە دەکەن کە وەکو جاران مێشتیان چاڵاک نییە، شتیان لەبیرەچێتەوە، ناتوانن بخوێنەوە وەکو جاران خوێنەری باش بوون، ئێستا تااقەتی خوێندنەوەیان نەماوە. ئەمە جگە لەوەیکەوە هەندێک جار لایەن جستەیەکانیشیان سستە بێت، تااقەتیەوە نابێت بەیانی زوو لە خەڵسن، تااقەتیەوە نابێت خۆیان بشۆن، تااقەتیەوە نابێت گرنگی بە جوانی و بە شیاکەتی خۆیان بدەن، هەروەها تااقەتی کارە ڕۆژانەیەکانی خۆشیان لەلایەن کەم دەبێتەوە. نیشانەیەکی تر بریتە لە هەستکردن بە گوناه. بەردەوامەمانە ئەم نەخۆشانە هەستەکەن کەوا گوناهێکی گەورەیان کردو لە کاتێکدا هیچ گوناهێکی وایان نەکردو شایانی ئەم هەست بە گوناهکردنە بێت، بەڵکو ئەمە بیرکردنەوەیەکی نەگەتیڤانەیە کە لە سایکۆلۆژیای کەسی خەمۆک بەدەردەکەوێت. و هەروەها گرنگترین خاڵێک ئەمە پێویستە لێ ئاگادار بین بیرکردنەوە لە مردن و هەروەها باسکردنی مردن و خۆکوشتن. ئەمانە کە تووشی ئەو نەخۆشیە دەبنم کەسانە زۆر بیر لە مردن دەکەنەوە و پێیان وایە گوناهێکی گەورەیان کردووە شایانی ئەوەن کەوا بمرن، چیتر شایانی ئەوەنین بژیان و بەشێکی شیانیان هەوڵی خۆکوشتن دەدەن و یا خودیش بە تەواوی خۆیان دەکوژن وە کۆتایی بە ژیانی خۆیان دێرن. نیشانەیەکی تر کە لەوانەیە لە هەندێک لە سەرچاوەکان باس کراوە، بەڵام لە هەندێک لە سەرچاوەکانی تر زۆر ئاماژەی پێ نەکراوە، نیشانە جەستەییەکانی نەخۆشی خەمۆچین. بۆ نمونە تێکچوونی سووڕی مانگانەی ئافرەتان کە لەوانەیە هەندێک جار هۆکارەکەی خەمۆچیە، کچێک ئافرەتێکەوە تووشی سترس و خەمۆچی دەبێت، دەبینیت کەوا چەند ڕۆژێک لەوانەیە سووڕی مانگانەی یان دواب بکەوێت یان بێتە پێش، یاخود هەندێک جار وایە بۆ چەند مانگێک ئەم سووڕی مانگانەی لێ تێکەچێت کە لەوانەیە زۆر لە پشکنینەکات لای پزیشکانی تایبەت بە منداڵ بوون هەمووی بە ئاسایی دەرەچێت، بەڵام هۆکارەکەی لەوانەیە نەخۆشی خەمۆچی بێت. وهروە هەندێک جاری تریش نیشانە جەستەیەکان بریتین لە ئازارێکی زۆر لە پشت، لەسەر، لە مل، لە هەموو بەشەکانی جەستەی ئەو کەسە و کاتێکیش پشکنینی بۆ کات هەموو پشکینەکان نۆرمال دەردەچن، بەڵام هۆکارەکەی نەخۆشی خەمۆچیە و بۆیە دەبێت ئێمە ئاگاداری ئەو نیشانە بین و لە کاتی پێویستدا سەردانی کەسی پسپۆر بکەین بۆ چارەسەری. هیوادارم هەمووتان دوور بن لەم نیشانانە و هەمیشە دەروتان ئاسوودە و کامەران بێت.